خەڵکیش ئاگادارەکەین کە بە هیچ شێوەیەک ئۆتۆمبیلەکانیان لێ ڕانەگرن و ئۆتۆمبیل ڕابگرن بچن بازاڕی بکەن. بارانی بەخۆر لە سەنتەری شاری هەولێر بەردەوامە و تیمی گەڕۆکی بەرگری شارستانی لەو شوێنانە وەستاون کە ئاوی لێ کۆبۆتەوە بۆ ڕێنوێنیکردنی هاوڵاتیان و بۆکردنەوەی ئەو منهۆڵانەی کەوا پێویستیانە و تیمی گەڕۆکیان جێگیر کردووە لەو شوێنانەی کە ئەگەری کۆبوونەوەی ئاوی لێ. من بە مقدم شاخەوان مقدم شاخ سڵاوت لێبێ ئەمڕۆ چیدان کردووە؟ بە ناوی خوای گەورە ئەمە لە سەرەتای ئەو دروستبوونی ئەو کەش و هەواوە کە ڕاگەاندرا و بڵاوکرایەوە کە شەپۆلێکی باران بارین ڕوو لە هەرێمی کوردستانەکە کەشناسی هەرێم بە ئێمە ڕاگەیان. ئێمەش لە حاڵەتی ئامادە باش تەواو داین، هەموو تیمەکانمان لە حاڵەتی ئامادە باشیە. ئەمڕۆ کە بینیمان بارانەکە زیاتر بووە تیمەکانمان جگە لەوەی کە لە ئامادە باشین ئێمە تیمێکی گەڕۆکمان پێکێناوە کە زیاتر لە 6 تیمە ئێمە ئەگەڕێن بۆ شوێنانێکەوە ئاسەنگی هاتۆ دروستە بێ یان مەترسی لافاوە بێ بۆ ئەوەی هەموو لایەک سەلامەت بن و هیچ کێشەیەک ڕوونەدا. ئەو شوێنانەی ئەگەری تو دروستبوونی مەترسی لافاوی هەیە کوێنە ینی ئەو شوێنانە بە شێوەی گشتی ساڵانە ئێمە زیاتر لای پردی سەیداوە گرکەند و ئەو شوێنانەمان هەبوو کێشەمانە بوو و ئەم ساڵیش بەڕاستی زۆر ئاگاداری ئەو شوێنانین و خەڵکیش ئاگادارەکەین کە بە هیچ شێوەیەک ئۆتۆمبیلەکانیان لێ ڕانەگرن و ئۆتۆمبیل ڕابگرن بچن بازاڕی بکەن چونکە ساڵانە ئەبینی کە چەندین ئۆتۆمبیل تووشی زەرر زیان نەبووە داریوا بوو خەڵکیشی تیا بەجێ ئێمە منداڵی دائەندرات ئاهاتەوە ژێر ئاوە کەوت ئاسەنگی بۆ ئێمە دروستە کرد. هیوادارین پابەندی ئەو ڕێنمایانە بن و ئەو ئۆتۆمبیلەکانیان لەوێ ڕانەگرن هەر ئەوێ جێ مەترسیەیە 150شمان بوو ئەوێش ئێستا و ساڵ لە بەروێ ڕێڕەوەکان و کەناڵەکانی ئەو خایان کرایتەوە و ئەو بڵین زێراوی سندۆقی و لولایی کراوە بۆ هەولێر و دەوروبەری زیاتر ئەو ئاوانە خڕبوونەوەیان کەمترە لە چاو ساڵانی ترەوە. بووە پەیوەندی بە بەرگری شارستانی بکرێ و ئێوە نەیگەنێ ینی نەگەنە فریای هیچ حاڵەتێکی خراپمان نەبوو، هیچ حاڵەتێکی لە ناکەومان نەبووە، حاڵەتێکەوە مەترسی بە یان خەڵکێکی واگیر بخوا لەبەرەوەی تیمەکانمان زۆربیان لە شوێنی ڕووداوەکان نزیکن ئەگەر شتێکە بێ خۆیان فریانەکەم بێ پەیوەندی بێمەوە بکەن و هیچ پەیوەندێکیش بۆ نهاتۆ بۆمان نهاتۆ کە حاڵەتێکی گەورە مەترسیە بێت.